دۆخی کوردستان و هاوڵاتیان لە کاتێکی ئارام و دوور لە جەنگ و کێشەدایە، بەڵام ئەوەی ئاسایی نییە گرانی نرخ بە تایبەت سوتەمەنیە. هەر لترێک بنزینی نۆرماڵ لە شاری هەولێر 1175 دینارە. ئەمە ژوای کردووە هاوڵاتیان ناچار بانۆرەگرتن بن بۆ بەرکەوتنی بنزینی 750 دیناری. بنزینەکە زۆر گرانە، وەک کاورای خصوصی نەبرێ بچی پیاسەک بکاو سێ ساعت سولفەچێ دەی مەجوازە. بەڵام ئەمن لە وڵاتە چی دامە تەمەنە چشمای عسکەریم کردیە پێشمەرگاتیم کردیە، یعنی قەت شتی وام نەدیتی. ئێستا ئەتوو لێ ڕاوەستا پێلەقەی لەو جادەی بدەی نەفت و گازی لێ دەرەچی کەچی لەمە لە وڵاتە چی دانا نەفت ینی گاز فەرمون 5 ساڵە نەفتمامەر نەگرتیە، بەرمینە نەفتەک 5 سال 6 سال کەس وەری نەگرتیە، یعنی معقولە فەرمون بنزین لە پردێ بە 450 لێرە بە 1200 بێ شتی واکو دەبیتن. سڕەکەی گەرە زۆر دەگرین، سڕەکە زۆرە لەبەرەوەی قسوسی دێتن، قسوسی و تەکسی و هەمووی تێکەراو دەبیتن. ئەوەک نییە ینی برێزیا کاتەوە تەکسی بەجوال بێ قسوی بەجوال بیتن ڕقم زنوو بیتن ئەتو لێرە دەسێ مووسری کەرکوچی لێ ناگرن تێکەی لەوێ ئەوەن دەێدێن لێرە احتیاجی دەستە سڕێ، یعنی قەرەبارغە زۆر دەبی ڕۆژە لۆ بنزینی بەین سڕێ بگرین 2 ڕۆژ ئیشێ بکەین. ئەوها لە کاتی جەنجی ئەمریکا و قەوارەی زاوێنی بۆ سەر ئێران نرخی بنزینی نۆرماڵ کە ناچار نەبیت بۆ بەکارهێنان نابێت نزیک بوو لە 1000 دینار. ئێستا کە هیچ زەنگێک لە ئارادا نییە بۆ 1175 دینار بەرز بۆتەوە. چاودێرانی دۆخەکەش دەڵێن ئەم دۆخە جگە لە قۆرەخکاری هیچی دیکەی لێ نابینرێت. ئێستا کە سیرکەین لە هەرێمی کوردستان هەولێریش بە تایبەت یعنی نرخی نەوت بنزین زیاتر لە 200 دینار لە بۆرە لیترە کاتیتە سەری، ینی ئەمەش یعنی بەڕاستی کە لێکی دەیە هیچ ینی لێکدانەوەی لۆزیکی نییە کە بیسەلمێنیت کە بالفعل ینی هۆکارێک ڕاستەقینە هەبی بۆی کەوا نرخی بنزین گران بێتەوە. من پێم وایە ئەوەی کە هۆکارە سەرەکیەکەی بەڕاستی ئەو قۆرەخکاریە کە بۆ چەند کۆمپانیایەکی پاڵاوتنی نەوتکە و 50,000 بەرمیل نەوتە هەرێمی کوردستانیان پێدەدرێ هەم بە سعرێکی گران دەی پاڵێون هەم بە سعرێکی گرانج دەیدێنەوە خەڵک لە کاتێکدا لە عێراقدا ئەو بەشەی کە بۆ پێویستی ناوخۆ بەکاردێت بە نرخی پاڵپشتی کراو دەیدەن هاوڵاتیان، لێرە نەکرد بە نرخی پاڵپشتی کراو نایدەن بەڵکو لە قازانجی خۆشی زیاتری لێ دەکەن. نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا لە کاتی جەنگدا زیاتر لە 100 دلار بوو، بەڵام ئێستا بۆ نزیک بە 70 دلار دابەزیوە. ئەمە جگەلەوەی حکوومەتی فیدراڵ بەپێی ڕێکەوتنێک ڕۆژانە 50,000 بەرمیل نەوت بۆ دابینکردنی نێوەخۆیی بە حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم دەدات، بەڵام کەس سوودی لێ نابینێت و نرخی سوتەمەنی ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو هەڵکشانە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.